تۆ چاوەڕێ چی لەوان دەکەیت کامە خەتەرترە ئەم چیمیەبارانیان ئەم بێموچەیە ئێمە زۆر کات فێرمان لێ دەکرێت بۆی کە ئەوان زەعیف دەبن ئێمە بەهێز دەبین ئەمە وانە چونکە بیرما یەکێک لە ڕەمزەکانی قسەیەکی کرد لەگەڵ ڕوخانی سەدامە وتی سەدامێک لە ناو دەچێت دەیان سەدام دروست دەبێت کاکە چیمیەباران و ئەنفال لە ڕووی سیاسی و پێشمەرگە لە تیاو تۆ هاتی لە ناو پەرلەمان عێراقین لەگەڵ یانین عێراق بەڕێوە دەبین وەزیری دەرەوەمانەیە دەچین وەفسوی عێراق دەکەین کەتی ئەوان چیمیەباران دەکەن بە نمونی موچە کاکە 81 ڕۆژە موچەی خەڵکی کوردستان نەدرایە تۆ چاوەڕێ چی لەوان دەکەیت کامە خەتەرترە ئەم چیمیەبارانیان ئەم بێموچەیە بۆیە لە چیر لە ژێر پەنای دیموکراسی و فیدراڵیەتی عێراق دێ ئەو عێراقی خۆمان دروستمان کرد و ئێوە لەیەکە تۆ تازە بە تازە ئێمە بەنیازین لەو ئاستەیە چاوەڕێ بکەین عێراق لاواز بێ دڵنیا بە ئەوەی کە دوێنێ قەیس خەسعەلی و ڕەیان و فڵان ئیشی ئەویان دەکرد گروپی نازانم چی ئێستا ئەوان خەریکی بزنسن ئەوان خەریکی بزنسن لەگە کۆمپانیەکانی ئەمریکا و بەریتانیایە بۆ ئێمە گەر چاوەڕێ دەکەین عێراق لاواز بێ هەڵین ئێمە دەبی خۆمان بەهێزترکەینەوە ناخۆشمان چاو بکەین. سوپاس.